طبعا قال لي كل الرجلات ناوەڕاست دەرگیری کۆمەڵێک سیاسەتی ناوچەیی بووە ناتوانێت لێی دەرباز بێت و لە دەرەنجامی دابەشبوونی کوردستان بەسەر ئەم دەوڵەتانەیە و ئەم دەوڵەتانە هەماهەنگن بۆ ئەوەی کورد بە خەونە دێرینەکەی خۆی نەگا و گەلی کوردستان بە درێژایی مێژوو خەباتی کردووە بۆ ڕزگاری نیشتیمانی و هەوڵی داوە ناسنامەی خۆی بپارێزێ بوونی خۆی بارێزێ پێگەی خۆی پارێزێ سەرباری ئەو هەموو جینۆسایدانەی دەرحەقی کرا گەلی کورد ماوەتەوە و ئێستاکە یەکێکە لە فیگەرەکانی هاوکێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە جیاواز لە 100 ساڵی ڕابردوو ئێستا هیچ گۆڕانکاریەک لە هیچ یەکێک لە وڵاتەکانی کە کوردستانی بەسەردا دابەش کراوە نایەتە کایەوە بەبێ ئەوەی کە ڕێی کوردستانی تێدابێ ئەوە بەرجەستەترینیان کوردستانی عێراقە بەرجەستترینیان ڕۆژاوای کوردستانە و ئێران و تورکیاش خۆتەزانی بە بەردەوامی ئەم گفتوگۆیە هەیە بۆ مەسەلەی کورد بەداخەوە سەرەکیترین هۆکار کە نەیهێشتووە ئێمە یەک ڕیزی نیشتیمانیمان بکەینە استراتیژێکی سیاسی قانونی خۆخۆری ناو میلەتی خۆمانە ئەمەش لە دەرەنجامیی لە دەرەنجامی ئەو فرێ حزبی کە لە پارچەکانی تری کوردستان و بەتایبەتی لە ئێمە کوردستانی عێراق کە ئێستاکە بە حکومەوەی ئازادە زۆرترین گفتوگۆ و جەدەل لەسەر ئەم بابەتانەکرێ بوونی پەرتەوازەیەکی زۆر ئایدۆلۆژیای جیاواز و نەبوونی استراتیژێک لەسەر خاڵە هاوبەشەکانی کە ئەحزابی کوردی هەیەە ینی تۆ بڕۆ پەیڕە و پرۆگرامی زۆربەی حزبە کوردستانیەکان لەسەر مەسەلە نیشتیمانی و نەتەوەیەکان خاڵی هاوبەشن بەڵام ناوەندێکی کۆکەرەوەی بڕیار لێدراوی پەسەندکراوی لایەن هەمووانەوە نییە بۆ ئەوەی بتواندرێ چەترێک دروست بکرێ هەموو لایەک کۆکاتەوە ململانەی حزبی ویستی شەخسی ویستی تاکە کەسی تەنانەت هەندێک جار دەسەڵاتێک کە دەیەوێ وەکو حزب لە سەروی حکوومەت و پەرلەمان و پرسە نیشتیمانیەکانیشەوە بێ وای کردووە کە نەتواندرێ بگەین بەو ئامانجە لە ڕاستیدا ئێمە ئەگەر نەگەینە ئاستێک کە ناوبێنین بەڵام ڕوونە لەو پرسانەی کە پەیوەندی بە نەبوونی هەماهەنگیەوە هەیە هاوکاری نەکردنەوە هەیە ڕوونە لەبەر ئەوە ئێمە دەبێ پشومان درێژ بێ گوتارمان گوتاری بانگەواز بێ بۆ یەکڕیزی نەتەوەیی و بۆ بەستنی کۆنگرەیەکی نەتەوەیی فعلی بۆ نمونە کەنەکە یەکێکە لە ڕێکخراوە بەرجەستەکانی کە دەنگی هەر چوار پارچەی کوردستانی تێدا کۆبووەتەوە و ساڵانە لە کۆنفرانس و کۆنگرەی خۆیدا پەیام دەنێرێ بۆ حزبە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان و نەخشە ڕێگای یەکڕیزی نیشتیمانی و یەکێتی نەتەوەیی دیاریەکە بەڵام بەداخەوە تا ئێستا بەشێک لە حزبە کوردستانیەکان نان بەشداری لە کەنەکە بکەن ئەمەش بەشێکە لە ململانەی سیاسی و ئەم ململانەی سیاسیە لە دەرەنجامدا بەرژەوەندی نیشتیمانی لێ نایەتەکایەوە ئەوتوانم ئەوە بڵێم هەر حزبێک درەنگ بێتە ژێر ئەم چەترە باشترە لەوەی کە هەر نەیە بەڵام لە ڕاستیدا لە ئێستادا مەسەلەی بەدیهێنانی ئامانجە نیشتیمانیەکانی گەلی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەمڵیوە بەڵام نەبوونی یەکڕیزی نەبوونی یەکێتی نەتەوەیی ئەم ئامانجانەی دواخستووە دەنگی زۆر تیاکۆبووەتەوە نەک هەر کورد نەتەوەکانی کە لە کوردستان دەژین لە تەنانەت لە کوردەکانی ڕووسیا و لە ڕەوەندی کوردی لە وڵاتانی دنیا و خەڵکی دیبلۆماتکار بەدەر لە کەسایەتی سیاسی و حزبە سیاسیەکان ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی چین و توێژی جیاجیا کەنەکە پەلی هاوێشتۆ بۆ زۆر شوێن بەڕاستی و ئیشی زۆر گەورە و گرنگی کردووە کەنەکە مڵکی هیچ کەس و لایەنێک نییە استراتیژیەکە داڕێژراوە بۆ یەکێتی نەتەوەیی کاتی خۆی بەڕەحمەت بێت جەنابی مام جەلال لەگەڵ بەڕێز وەجالان پێکەوە مەشورەتیان کردو بۆ دامەزراندنی ئەمە و بە مەشورەتکردن لەگەڵ خوا لە خۆش بوو برای مەحمەدیش ئەم چەترە دروست بووە و هەموو حزبێک ئەگەر
استراتیژێکی حزبیشی هەبێ لەناو کەنەکەیە تۆ ئەتوانی بڵێ ڕوئیای حزبەکەی من بەم جۆرەیە بۆ پرسی یەکێتی نەتەوەیی و یەکڕیزی نیشتیمانی و گەیشتین بە ئامانجەکانمان وەکو ناڵێم مایکێکی کراوە بەڵام سەکۆیەکەکە هەموو گفتوگۆیەکی تێدا ئەکرێ بەڵام کاتێک تۆ لەوێ نەبی ئەشێ ڕەخنت زۆر بێتە سەر و ئەتوانی بە داخڵبوون بوون بە ئەندام لە کەنەکە ئەو بۆشانە پڕکەیتەوە من بۆ چۆنم وایە وڵاتانی ئیقلیمی ڕێگرن لەوەی هەندێک حزب ببن بە ئەندامی کەنەکە وڵاتانی ئیقلیمی هەوڵە دەن کە داگیرکەرانی کوردستان هەوڵی جدی ئەدەن کە کەنەکە سەرکەوتو نەبێت لە کاروبارەکانی و ڕێگری بۆ دروستێک لە هەموو جێگاکانی کە بۆیان بلوێ ڕێگری لە چالاکیەکانی کەنەکەکەن لە دەرەوە لە ئەوروپا لە ئەمریکا لە دەوروبەری خۆمان لە کوردستانی عێراق لە شوێنەکانی تر لەبەر ئەوە هۆکارەکان ئەتوانم بڵم دوولایەنن هۆکارێکیان ڕاستە بەردەوامی و ئەزەلیە دەرەکیە هۆکارێکی تریشیان جگە لە خۆخۆری کە بەشێکە لە چارەنووسی ئەم میلەتە بەدبەختی ئێمە لە پاڵ ئەوەدا بەرژەوەندی حزبی و ویستی تاکە کەسی حەزی تاکە کەسی نەیهێشتووە یەکێتی نەتەوەی ڕاستەقینە دروست بێت